خوشه دو کچین جو کوبانینه جبر شر کوچبر بونه رویانه هاتن الوی داره الباشوری کردستانی بجیبونه لکدمینن لکامپا باریکا لپاریزگاه سلیمانی الوی داره بجیبونه دو کچین گلکی زیرکن یک جوان ناوی لیلایه یا دنجی ناوی مروایه لکامپه والا نامینن چتکن به دست خواه جه فخار تشتین گلکی جوان چید کن رکسنه که امریکی جی وان تشتین کو او به دیزاینه که باش لکامپه چید کن جوان دستینه و حق دستی وان دوان پشتی که راپورتر دیسکا انگلیزی یا روداوی دیلان سیروان راپورتا که بزمان انگلیزی لسر کاری وان هر دو کچان بلاف دکه رکسنه که امریکی بقاسی $4,000 آلیکاری وان هر دو کچان دکه او جوا که پشتگیریه که جبو کاری وان یعنی لیلا و مروه دخوازن پیمانگاه هنرین جوان بخوینن و هنر خواه بپیش خینن سەرقاڵی کارکردنن بۆ دروستکردنی پەرداخێکی گەڵین کارەکان لە نێو ژوورێکی کامپی باریکەیە کە پەنابەرانی ڕۆژاوای کوردستانی تێدا نیشتەجێن لە ڕۆژهەڵاتی سلێمانی مەڕۆی تەمەن 17 ساڵ و لەیلەی 20 ساڵان 2 ساڵە لە ڕێگەی خولێکی پیژەیی پرۆژەی سێستەرهودی ڕێکخراوی PLC ئەمریکیەوە فێری ئەم پیشەیە بوون تقريبا صارت كما خود كرا دوري أنسي شادان بمروبو وما هو كر فخار أول شيء تقريبا بنج ما هذا ما خود كر رياكي كامل أم سرويل تشيتكن تلت كنا فرناي ودارت خان تلت جوجتكن صوت كنا فرناي ودارت خان نتيجة دارت كافي وأم تسليمة منظمتكن منظمة مسؤولة صرف مفروض نوي پێشتر دەستکی ئینگلیزی تۆڕی میدیای ڕوودا و لە راپۆرتێکی نووسراودا کارەکانی لەیلا و مەڕوایی بڵاو کردبەوە بەهۆی راپۆرتەکەوە ڕێکخراوێک لە ئەمریکاوە بڕیاری داوە بە بەهای $4,000 هاوکاری ئەم دوو کچە بکات تەوەکو زیاتر تواناکانیان پێش بخەن حەزیشیان کرد یارمەتی ئەو کچانە بن بەڵام پارێکیان بۆ ناردن بەڵام حەزیان کرد ئەو پارەی لە ڕێی تەعلیمەوە و پەروەردە خەرج بکرێ ئەمڕۆژ لەیلا و مەڕوا پارەکە وەرەگرن حەزیشەکەن خۆیان لە بەشی مەعهەدی فنون جەمیلە بخێنن لەبەرەوەی خۆیان حەزیان لە فەنە و حەزیان لە ڕەسمکردنە لنا أكثر من 1500 ما زادت 3500 مالباطن كوچبر د سال 2020 و 2021 هروها سال 2022 كرنا أرمانج كذلك سنة 2022 سەرجەم ئەم خانمانی دیکە کە لێرە کاری پیشەیی دەکەن ئەو بەرهەمانی کە دروستی دەکەن ڕێکخراوی PLC ئەمریکی لێیان دەکرێتەوە و پارەیان پێدەدات یەکێک لە نەهامەتیە گەورەکانی جەنگ ئاوارەییە کە هەندێک کەس لە دوای ئاوارەیی بە جۆرێک لە جۆرەکان دەستبەرداری ژیان دەبێت بەڵام مەڕوا و لەیلا و هەموو ئەو خانمانی دیکە کە لێرە لەم کەمپا کار دەکەن توانیوانە بەهۆی کارەکانیانەوە لەسەر پێی خۆیان بەستن و کارەکانیشیان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە دەرەوەش بفرۆشرێت و بتوانن بژێوێکی ژیان بۆ خۆیان پەیدا بکەن هۆروان ڕەفعەت ڕوودا و کەمپی باریکە سلێمانی سپاس بۆ هۆروان گیهان دەوان هەردوو کەچان و ئەف دیتیا جوانش مەرە پێشکەش کرد و ماڵەوە ئەوەوە تەماشا کرد و حتا بولتەنەکەتن خۆشیە دەبن خاطرێ